هەریە پاڵەوانە نانی وەڵێ برواریە Vamos a ver surdo. ئێمە وەکو لیژنەی ئاسەنگاندن و بەدواداچوونی باخچە ناحکومیەکان کردێک هاتوون لە هاوکارانی بەڕێزم هاوڕێیانم شیلان و سلیمان و خۆشم وەک سەرپەرشتیاری پەروەردەی وەرزشی 2 ساڵە ئێمە سەرپەرشتی باخچە ناحکومیەکانی سنووری پەروەردەی سلێمانی یەکەین. هەر یەکەمان بۆ ئەم ساڵ بیرمان لەوە کردەوە کە لە بواری خۆیان لە پسپۆرەکەی خۆیان کار و چالاکی بکات. من وەکو پسپۆڕی وەرزش ئیمساڵ سەرەتا لە باخچەی وایسی ناحکومی وانەیەکی ڕاهێنان تایبەت بە مەراسیم و بەرزکردنەوەی ئاڵای پیرۆزی کوردستانمان کرد. دوای ئەوە پێشبڕکێیەکی وەرزشیمان کرد باخچەی وەسان و هەنی و بۆ کۆتایەکەش بیرمان لەوە کردەوە کە بەڕاستی فستیڤاڵێ بکەین لەبەرەوەی هەتا ئێستا وەکو بە تایبەت فستیڤاڵ بۆ باخچە ناحکومیەکان نەکراوە بەڵکو ساڵانی تر کۆمەڵێ باخچەی ناحکومی بەشدار بوون لەگەڵ باخچە حکومیەکان کە جێگای دەستخۆشیە یەکەکان یەکەی چالاکی ڕۆژئاڕات و ڕۆژئاوا پێساون. بەڵام ئەمساڵ بە ئەمساڵ بیرمان لەوە کردەوە کە تایبەت بەهۆی ئەم قەیران و دارایەوە تایبەت فستیڤاڵێک سازکەین بۆ باخچە ناحکومیەکان بە تەنسیق و هاوکاری و بەڕێوەبەراتی چالاکی وەرزش و دیدەوانی پارێزگای سلێمانی. ژمارەی باخچە بەشداربووەکان 25 باخچە بەشدارە و یاریەکانمان 4 یاری 5 یاری ڕاکردنە پاسکیلە گواستنەوەی تۆپە لەگەڵ یاری تلیماس و ئەم فستیڤاڵە بە سپۆنسەری ئەو باخچە بەشداربووانەیە. سوپاسان دەکەم و دەستان خۆش بێت.